شۆڕشی تەوالێت لە چین. تەوالێت ئاودەست نیشانە و پێوەرێکی سەرەکیە بۆ پێشکەوتنی هەر وڵاتێک، چونکە باشترکردنی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی گشتی هەیە. لە ڕابردوودا ئاودەستە گشتەکانی چین ناوبانگێکی خراپیان هەبوو، زۆربەی کات پیس بوون و گرنگیان پێنەدەدرا، ئەمەش بەکارهێنانی ناخۆش دەکرد. ساڵی 1993 تەنها لە 7.5 ناوچە گوونشینەکانی چین ئاودەستیان هەبوو. کۆتایی 2016 ئەم ڕێژەی بەرز بۆ لە 8.3. ساڵی 2020 ڕێژەکە گەیشتە 85. دەستپێشخەری شۆڕشی تەوالێت. لە نیسانی 2015 سەرۆک شی جینپینگ جەختی لە گرنگی باشترکردنی ئاستی بژەوی کردە و پرۆگرامێکی چەند ملیارد دۆلاری دەست پێ کرد بە ناوی شۆڕشی تەوالێت. ئامانجی ئەم کارە بریتی بوو لە 1. باشترکردنی کوڵەتی و پاکوخاوێنی. 2. زیادکردنی ژماری ئاودەستە گشتیەکان لە سەرتاسەری وڵات. 3. گرنگیدانی تایبەت بە شوێنە گشتیەکان و گوندەکان، بەتایبەت ئەو ئاودەستە کۆنانی کە تەنها چاڵ بوون و هۆکاری بڵاوبوونەوەی بۆنی ناخۆشی و نەخۆشی بوون. حوپەن نزیکەی 370,000 ئاودەستی گشتی لە شار و شارۆچکەکاندا دروست کردووە. بۆ نمونە شاری پەکین بە هەبوونی 20,000 ئاودەستی گشتی لە پلەی یەکەمی شارەکانی چیندایە و زۆر کەس پیان وایە پەکین زۆرترین ئاودەستی گشتی لە جیهاندا هەیە. بە جۆرێک لە هەر شوێنێک لە ناو شار بیت لە ڕێگەی نەخشەی مۆبایلەکەتەوە دەتوانیت لە دووری کەمتر لە 500 متر ئاودەستێک بدۆزیتەوە. بەرەو تەوالێتی زیرەک. ئێستا تەنها پاکوخاوێنی ئامانج نییە، بەڵکو گۆڕاوە بۆ مۆدێلێکی نوێ کە ئەویش تەوالێتی زیرەکە. ئەم ئاودەستانە خاوەن چەندین تایبەتمەندی وەک سیستمی گەرمکەرە و ساردکەرەوە بۆ گونجاندنی لەگەڵ پلەی گەرمە، شوێنی شەحنکردنەوەی مۆبایل، ئامێری ڕسایکلین دووبارە بەکارهێنانەوە، خزمەتگوزاری وایفای و ئامێری ڕاکێشانی پارەی ATM. ئەوان بۆ کێشەی تەوالێت شۆڕشیان کرد. ئێمە چەند کێشەمان هەیە و بۆ کامیان شۆڕش بکەین.